مەزاری سەرۆک مامجەلالە لە دەباشان. ئامادەکاریەکان بۆ پێنجەمین ساڵیادی ژیان ئاوایی سەرۆک مامجەلال لە قۆناغی کۆتاییدا. ڕۆژی سێیەم مانگە لە سلێمانی و هەولێر و بەشێک لە شارەکانی دیکە ڕێوڕەسمی شایستە و فراوان بۆ یادکردنەوەی سەرۆک مامجەلال بەڕێوە دەچێت. لێرە بەشێکی زۆریانەوەی بۆ هەموو کادران و بۆ هەموو جەماوەری خەڵکی کوردستان و خەڵکی سلێمانی برادەران لە سەعات 8ەوە لێرە بن بۆ پێشوازیکردن لەو کەسانەی کە یەن کە سەردانی مەزاری مامجەلالەکەن. بەشی دووهەمیشی لە هەولێرەکرێت لە سەعات 3 تاکو 5 ڕۆژی دووشەممە. ئەوەش بەشێکی زۆریەوە زیاتر ڕسمیە بێت کە بڵین وەزیرەکان و سەرۆکی حیزبەکان و پەرلەمانتار و خەڵکی بیانی و ئەو میوانانە کە لەوێن ئەوەش بۆ شێوەکو وەکو مەراسیمێکی ڕسمی بۆ یادی 5 ساڵەی وەفاتی مامجەلال دەکرێتەوە. کەسێکتان پێ دەناسێن کە نزیکەی 20 ساڵی تەمەنی لەگەڵ سەرۆک مامجەلال بەڕێکردووە. یەکێکە لەو کەسانەی کە بەردەوام لەگەڵ سەرۆک مامجەلالدا بووە و هەر بەو هۆکارەش نازناوی ئارامی مامجەلالی وەرگرتووە. لەسەر مەزاری سەرۆک مامجەلال لێم پرسی قسەت لەسەر ئەو ماوە زۆرە چییە کە لەگەڵ سەرۆک مامجەلالدا بوویت؟ کە مەسەن نیگەرانە بین بیری مام دەکەین هین بۆ ئێرە ئێمە لەگەڵ مام هەمیشە وەکو کوڕباوک تەعاملی لەگەڵەکردین. مام بوونی وا بوو. مامێکێ بوو لەو کەسانە کە خەمی میلەتی بوو، سێری ژیانی میلەتیە کرد. ئەتوانین بڵێ مامجاش کەسێ بوو بگرە بۆ خۆی نەژیە، بۆ خەڵک ژیا. ئەوێمە لەگەڵ مامە ژیاین حیاتی لەبیر ناکرێت. بەدەستی ئێمە و بەدڵی ئێمە بواە بە حیاتی مامنە نەخۆشکەوتایە نەبڕۆشتایە بەجێشتی نایە. خۆشەویستی شوای دروست کرده بوو کە لەگەڵ ئەوە بووین کاتمان نازانی. تاملی بۆ نمونە دانیشتی لەسەر مێزی ناخواردن کە دانیشتین پێش ئەوەی خۆی دەبێ بۆ پارۆکە خواردنێدایە ئەو کەسانی کە لەگەڵا لەسەر مێزەکەی. ینی پێش خۆی خەمی ئەو کەسانی کە لەگەڵیا دانیشت. من لە هەفتەیەکە بەلانی کەمە چەند ڕۆژێک دێمە ئێرە، یعنی کە دێمە ئێرە دڵی خۆم بۆ خۆشەکەم. پێم وایە بێ من بەخشم هەبووە، بەختێکی زۆرم بۆ خوای گەورە دەرفەتەی پێداوم کە ڕاستەوخۆ لە خزمەتی مامجەلالا بوومە. ڕۆژی سێی تشرینی یەکەم ڕۆژێک بۆ یادکردنەوەی سەرۆک و کاریزمایە کە لە شاخەکانی کوردستانەوە خەباتی دەست پێ کرد و گەیشتە لووتکەی دەسەڵاتی عێراق. لەبەر سەدان هۆکار یادکردنەوەی ژیان ئاوایی سەرۆک مامجەلال گرێدراوە بە هەست و فرمێسکی هەزاران کەس کە ساڵانە بەو پەڕی ڕێز و وەفاوە یادی دەکەنەوە. مەریوان عەبدوڵڵا، کورتسات نیوز، سلێمانی.